عەباسی تەمەن 18 ساڵ بەهۆی نەخۆشی مارفان بەرزی باڵاکەی گەیشتۆتە 2 مەتر و 10 سانتیم. ئەو بەهۆی بەرزبوونی باڵای ڕۆژانە ڕوبەڕووی گرفتی جۆراوجۆر دەبێتەوە و ناتوانێت وەک مرۆڤێکی ئاسایی کاروبارەکانی ژیانی ڕایی بکات. لە تەمەنی 12 بۆ 13 ساڵیە باڵام زیاد لە عاد بەرز بوو. شێوەی ناشتوشەکەش نەخۆشیە، نەخۆشی مارفان کە بڵم مەرگەشەم بەرز دەکە و ێسقەکانم درێژ دەکا. وەک پشتم عەمەلیاتی کردووە باڵام لە 2 دەرگەشەم ڕاوەستاوە بۆ هەموو ئیشێک کە لە ڕۆژانەدا پێویستی پێ من ناتوانم بیکەم. یان بۆ سەفەرێکە دەکەم یان بۆ هەموو بوارەکانی ژیانم. یان ئیشێک بیان ڕۆژنێک بێ بەناو ساردا بۆ ناو سار ناتوانم دانیشم. یان ڕۆشنێکی ئاسایی کە بتوانم پیاسەیەک کە مۆشتان ناتوانم. بە پێی ئامارە نافەرمیەکان لە جیهاندا 100 کەس نەخۆشی مارفانی هەیە. ئەو نەخۆشیە بە تەنیا نابێتە هۆکاری بەرزبوونی باڵا، بەڵکو نەخۆشەکان بە بەراورد بە مرۆڤ بە ئاساییەکان دەست و پێ و گوێ و لوتیشیان گەورە دەبێت و هاوسەنگی جەستەیان لەدەست دەدەن. مارفانێکی لەو نەخۆشانەیە کە ڕێژەی هۆرمۆنی گەشە تیانە بە هەر هۆکارێکەوە، هەنە جار هۆکارەکە بۆ ماوەیە، هەنە جار هۆکارەکە نەخۆشەکانی ڕژێنەکانی ناولەشن. نەخۆشیەکە بۆ هەیە دووبارە بێتەوە لەو عایلە یا لە کەسانی ترە تا نسبەیەکی دیاریکرا و بەس بۆ ئەوەی کە پارێزگای لە خۆیان بکەن پێویستە لە هەموو ئاڵۆگۆڕێک کە لە ژیانی ڕۆژانەی خۆیان ڕووەدا پێویستە سەدانی دکتۆر و خەستخانەکان بکەن بۆی ڕێنمای پێویست وەرگرن و هەندێک جارش پێویست بۆ عیلاج بکەن. عەباس بەهۆی ئەم نەخۆشیە وازی لە خوێندن هێناوە و ئێستا پاسەوانی یەکێک لە بورجەکانی مۆبایلە. ئەو هەرچەندە لە کاتی کڕینی جلوبەرگ و پێڵاو ڕوبەڕووی گرفت دەبێتەوە، بەڵام بەرزبوونی باڵای بۆتە هۆکارێک بۆ ناساندنی لە ناو کۆمەڵگا. ئێستا لە هەر شوێنێک یان کەسێکە نەدیت بم یان کە دیتومی یان کە سواری تەکسیەک بووم وتیەتی تۆ کڕۆ باڵا بەرزەکەی بەری مەرگەی وتمە بەڵێ، یان زۆر کەس باسی کردووە و دەڵێ نەمدیتووی. هەتا ئێستا ڕۆژێکیان کەسێک نەدیت بووم لە پەنای ڕاستاوم وتیان کەسێکە زۆر لە تۆ بەرزترە، وتم لە شێتیان لە بەری مەرگە وتم وەڵا خۆمم. وەڵام هەستی پێ نەکرد، یان زۆر کەسیش هەبوو دەڵێ خۆزگەم بە باڵاکەی خۆت من کورتم تۆ بەرزی. سەرچاوە پزیشکیەکان باس لەوە دەکەن ئەگەر نەخۆشی مارفان زوو چارەسەر نەکرێت دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی نەخۆشەکە تووشی نەخۆشیە درێژخایەنەکان ببێت. عەباس ئێستا لە تەمەنی 18 ساڵی بە بەرزترین گەنجی باشووری کوردستان ئەژمار دەکرێت. ئەو ئەگەر نەشتەرگەری بۆ وەستانی باڵاکەی نەکردبا بەرزی باڵاکەی دەگەیشتە 3 مەتر و بەمەش دەبووە بەرزترین مرۆڤی جیهان. فەرمان چۆمانی ڕوودا و گوندی قەرەتەپە لە شارۆچکەی بنگرد.